باز لە خولێکی پێکەیاندنی میدیاکاران کراوەتەوە کە لەم خولەیە چەندین بابەتی گرنگ باس کراوە و بتوانن لە بە شێوازێکی باش بۆ کەسانی کە بەشداریان کردووە کە ژمارەیان نزیکەی 100 کەس بووە لە ماوەی 3 ڕۆژە ئەم خولە بەڕێوە چووە. خولەکە تایبەت بە هەواڵ و راپۆرت و چەند بابەتێکی تر بووە و ئەمڕۆ زیاتر گرتووەگەین لەسەرەوەی کە بابەتە گرنگەکان چی بۆ کەسانی کە ئەبنە میدیاکار و لە هەمان کاتیشە ئەو پرسانی کە ئێستا کاری لەسەرەکرێ و لەناو میدیاکانە کاری لەسەرەکرێت تا چەند لەم خولەیە توانیوێتی ڕنگدانەوەی هەبێ و ببەخشێ بەم 100 کەسە و لە هەمان کاتیشە ئەو کەسانی کە لێرە وانیان و تۆتەوە ئەو کەسانە لەسەر چی بنەمایەک ئەم جۆرە بابەتانیان بەم کەسانە و تۆ تاوەکو بتوانن لەو شوێنانی کە کاری تیاکەن وەکو میدیا بتوانن بیخەنە بواری جێبەجێکردنەوە و تا چەند توانیوانە لەگەڵ کار و پیشەی ڕۆژنامەنووسانە ئەم خولە خۆی بکونجێنێت. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک جوتیارکەریم وەکو جێگەری ڕێکخراوی میدیا بۆ ڕاهێنانی ڕۆژنامەنووسان کە بەڕێزیان ئێستا لەلای ئێمە میوانە. زۆر بەخێر بێ کاک جوتیار، بەیانی باش. بەیانی باش، زۆر سپاس. بەیانی بینەرانیش باش. خۆشحاڵم کە وەکو جێگری ڕێکخراوی میدیا لێرە کۆبوومەوە بتوانین قسە و باسێک لەسەر بابەتەکە بکەین. سەرەتا دەستخۆشیتان لێکەین بۆ کردنەوەی ئەم خولە و پێمان خۆش بوو ئەم خولە لە چیەوە سەریگەر چۆن هەوڵتانە خولێ بکەنەوە بۆ کەسانی ئەیانوێت شارەزاییان هەبێ یاخۆ هۆشیاریان هەبێ یاخۆ بەر لەوەی بچنە کارێکی میدیاییەوە زانیاریان هەبێ لەسەر و کارانەی کەیکەن و بابەتەکان چی بوو. دیارە ڕێکخراوی میدیا ساڵی 2013 دامەزراوە. ڕێکخراوێکە تایبەتمەندە بە بواری میدیایی، ڕێکخراوی میدیا بۆ ڕاهێنانی ڕۆژنامەنووسان لە خلالی ئەو ماوەیە کە دامەزراوە تاوەکو ئێستا نزیکەی 42 خولمان کردوتەوە. خول و چالاکیمان هەیە و خولەکانیش کە هەڵی دەبژێرین مەرز نییە ئێمە بە ئارەزوومەندانەی خۆمان بێ ئێمە بیر لەوە دەکەینەوە یان چۆن لەو فێرخوازانە لەو کەسانەی کە لێمانەوە نزیکن چ بابەتێک پێویستە بۆ ئانیە بۆ ئەمڕۆکە کە بتوانێت ئەوانەی کە ئارەزوومەندی فێربوونی بواری میدیایی ئەوانەی کە بەشداریش دەبن لە خولەکانە دیارە کەسان چی لە زانکۆن خوێندکاری تەکنیکی میدیان یاخود لە ڕاگەیاندنەکان ڕۆژنامەنووسن یان هەر بوارێکی ترکە ئەوانە کە حەزیان لە فێربوونی بواری میدیایە ئێمە لەسەر ئەو ئەساسە دێن خولەکان دەکەینەوە لەگەڵیان. باشە جەنابەت باسی ئەوەت کرد لە ماوەی ئەم چەند ساڵەیە کە با بڵێن ئەم ڕێکخراوەی ئێوە دەستی بەکارکردن کردووە تاکو ئێستا چەندین جار 42 جار 42 دانە خولتان نزیکەی 42 خول و چالاکیمان بووە. طبعاً ئەو کەسانەی کە لەلای ئێوە فێرخواز بوون ئێستا لەوانەیە ژمارەیەکی هەر خۆتان لە نزیکەوە بیناسن و هات بێتمە بواری میدیا بە شێوەیەکی پیشەیانە ئیشیان کردبێ. لا دوایە بەڕێوەچوون و کردنەوەی خولی لەم جۆرە بەڕاستی بۆ پێگەیاندنی میدیاکارێکی پیشەیی تا چەند گرینگە لەلای خۆمان. ئێمە خولەکان بۆ ئەبدەیتکردنەوەی توانا و یان سەلیقەی ڕۆژنامەنووسە بە نمونە ئێمە ئەوانەی کە مامۆستاکانی خولەکە بریتی لەو دکتۆرانەی زانکۆن خۆشبەختانە ئەوانەی کە تەخەڕوجیان کردو کە ئێستا دکتۆرە پرۆفیسۆرن لە زانکۆ لە ڕاگەیاندن بەیەکەوە تەخەڕوجمان کردو. دیارەوانەی کە لە بواری لە میدیاکە لە ڕێکخراوی میدیا کار دەکەین هەمومان دەرچووی ڕاگەیاندنی نەک مەسەلا هەرێک لە بوارێکی ترا هاتبێ و ڕێکخراوی کەمان کردبێتەوە. ئێمە اختصاصی بوارەکەی خۆمانە توانیومانە مەسەلەن خەڵک هەبووە لەلای ئێمە کە پێگەیشتووە و توانیوێتی لە بواری ڕۆژنامەوانی کارەکە بەڕێوە بە. بە نمونە خوا لێ خۆش بوو ئەژین قادر یادی بەخێر کە فۆتۆگرافەر بوو لە کوردستانی نوێ ئەو یەکێک بوو لەو فێرخوازانەی کە لای ئێمە تەخەڕوجی کرد هەرچەندە خۆی خەریزی میدیانە بوو بەڵام توانی گەشە بە خۆی بدە لە دوای خولەکەی ئێمە لە کوردستانی نوێ ببێ بە فۆتۆگرافەرێکی باش و ناوێکی دیاری هەبێت. ڕاستە زۆر کاتێمە بینیوێت کێستاشی بینین لە وێنەکانە ژمارەی ئەو کەسانی کە بەشداریان کرد و ژمارەیەکی زۆرە بەڵام ئەوی کە گرنگە زۆر جار خوێنکاری تیا لەوانەی خوێنکاری ڕاگەیاندن بێت زۆر کەسیشی تیا بێ لەوانەی کەسی ئاسایی بێ بەڵام بێ کۆمەڵە زانیاری وەردێ دوجار ئەشکەوێتە سەر ئەو کەسە خۆی تا چەند بەهرەکەی تایە تا چەند نەتوانێت خۆی لەگەڵ ئیتیکی ڕۆژنامەوانیە بگونجێنێت. ئەم کەسانی کە لای ئێوە بوون تا لەو ماوەی سێ ڕۆژە تا چەند ئەستان کرد کە ژمارەیەکی باشیان توانیویانە سوود لە خولەکە ببووین. ئێمە دیارە دوای کۆتایی هاتنی خولەکە و پێش خولەکەش ئێمە گروپێکی ڤایبەرمان هەیە
هەموو ئەوانەی کە بەشدارە بن لە گروپەکە کۆیانەکەینەوە لەوێ فیدباشی ئەوە وەردەگرین تا چەند توانیمانە خزمەتێک بگەینێن چونکە ئەوانەی کە فعلەن توانیویانە زانیاریەکی باش وەربگرن لەوێەوە دەستخۆشی و کۆمەڵێک شت دەنووسن مەرز نییە دەستخۆشیەکان بەو شێوەیەبی لەو ئاستەبی کە ئێمە دەمانەوێت بەڵام توانیمانەوەکو وتم ئەبدەیتی زانیاریەکان بکەین ئەوانەی کە بەشداریش دەبن وەکو باسم کرد بریتین لەوانەی کە یان خوێندکاری میدیان و ڕۆژنامە نووسیشی تێدایەوە لە کەناڵەکانیشی تێدایە کە هاتوون بەشدار بوون. باشە جا ئێوە لەگەڵ ئەوەی کە خولەکان ئەکەنەوە ئایا تەنیا وای بۆ فێرخوازەکان فێری بابەتەکانی تایبەت بە میدیایان بکەن یان لینکێکیشیان بۆ دروستەکەن کە دواتر بتوانن بینە بواری میدیاوە پیشەیەک لەم بوارە وەرگرن. خۆی کێشەکە لەوەدایە ئێمە ئەمڕۆکە بواری میدیا یان تەخەڕوزی میدیا خوێندکارمان زۆرە و کەناڵەکانیش زۆرن بەڵام ئایا ئەو کەناڵانە بە قسەی ئێمە دەکەن کە بتوانن ئەمانە وەرگرن تۆ ڕیکلامەکان مەسەلەن دەبینیت کە هەلی کار دەخۆڵقێنن جارێ پێش هەموو شتێک دەڵێ تۆ دەبێ خیبرەی 2 ساڵت هەبێ یان کاکە ئەمە مەسەلەن تەخەڕوجی کردووە تازە تەخەڕوجی کردووە پێویستی بەوەیە کە ممارەسە بکاتن تۆ ئەوەی کە دەتەوێت ئێمە توانیمانە مەسەلەن هەوڵمان داوە لە کەناڵەکان ئەگەر بتوانین شوێنیان بۆ بکەینەوە بەڵام بەجددی ناتوانین شوێنی ئەو هەموو خەڵکە بکەینەوە بەڵام دەتوانین زانیاریەشیان پێ بگەین. باشە بینە سەر ناوڕۆشی خولەکە ئەو بابەتانەی کە لە ڕێگەی ئەو کەسانی کە لەوێ وانەکانی ئەوتۆتەوە بابەتەکان زیاتر خۆی لە چیا بینیەوە چیتانە بەخشی بۆ کەسانی کە بەشدار بوون. ئێمە سیمینارێکمان کردەوە لە مانجی حەوت بوو پێم وایە 6 بوو حەوت بوو بە هاوکاری یاخود بڵێن بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی ئەزمون و لەگەڵ خاک بپارێزە ڕاگەیاندن ڕۆڵی چی بێ لە پاراستنی ژینگە و خاکە کە بۆ دکتۆرە لەیزان و دکتۆرە شۆخان و سێ مامۆستای بەڕێز بوون ناوەکەی ترم بوونە بیر نییە توانیمان خەڵکێکی زۆر ئەوانەی کە لەو سیمینارە بەشدار بوو وە گفتوگۆیەکی زۆری تیاکرا بۆ ماوەی چەند سەعاتێک بوو بەڵام خولی دووەمان بەڕێوەبردننی سۆشیال میدیا و گەشە پێدانی سۆشیال میدیاوانەی کە لە سۆشیال میدیا کار دەکەن ئێمە خولێکی دوو ڕۆژەمان کردەوە دکتۆر هونەر ڕەسوول خولەکەی پێشکەش کرد و چۆن نیەتی گەشە پێدانی سۆشیال میدیا چی لە سۆشیال میدیا بکرێەوە ئەگەرەکانی ناو سۆشیال میدیا چۆن بتوانن خۆ بپارێزن. ئێمە جگەلەوە کە خولی سێمان ئەخیر خول ئەو خولە بوو کە خولی هەواڵ و راپۆرتە هەواڵ بوو دکتۆر شێرکۆ جەبار کە مامۆستای زانکۆیە لە بواری ڕاگەیاندنا ئەو خولەکەی وتۆتەوە و توانیوێتی بە شێوەیەکی ئەوە بیگونجێنێ لەگەڵ هەموو ئاستەکانی کە لە خولەکەیە بەشدار بوون مەرز نییە ئەوەی کە هاتووە سەنە لەوانەیە لە دەستگایەک بێ لە شوێنێکی حزبی بێ یان حکوومیە بێ خەریزی ڕاگەیاندن نەبێ بەڵام شوێنەکەی وایە کە بێتن لەو خولە بەشدار بێ دکتۆر شێرکۆ و برادەرانی ئەوانەی کە بەشدار بڵێن وانەکانی ئەوتوێتەوە توانیویانە لەگەڵ ئەو ئاستانە بیگونجێنن سادەی کەنەوە بۆ ئەوی بتوانن فێرخوازەکان وەری بگرن. جەکاک جوتیار هەر لە قسەکان تا جەناب ئاماژەت بەوە کرد ژمارەی دەرچوانی میدیا زۆرە میدیاکاریشمان هەر ماشەڵڵا زۆرە. ئایا ئێوە هەوڵتان داوە لە خولەکان بابەتێک بە فێرخوازەکان بڵێنەوە بۆ ئەوەی کە پێویستی ئەم سەردەمە بێت شتێکی جیاواز بێت کە ئەگەر بۆ نمونە ئەم باسی بەهرە تواناکانی کرد سیوی نووسی بڵێت من ئەم تواناشەم تیا هەیە لەوانەیە لە میدیاکارێکی تر لە فێرخوازێکی ترا نەبێ ئەمە وەک پوانێک و خاڵێکی پۆزیتیو بۆ ئەو حساب بکرێت. ئەوەی کە باسی دەکەی فەڵەن پێشنیارێکی جوانە و ئێستا سیمینارێکمان لەبەردەستە لەگەڵ کاگاواد ئەحمەد وەرجێڕ و نووسەر و هەم لە بواری فەلسەفەیە لە ڕووی فەلسەفی و ڕەخنەگرانەوە لە ڕاگەیاندنی ئەمڕۆ لە داهاتوە سیمینارێکمان لەسەرەوە دەبێت ئەو پێشنیارەی جەنابەت لە داهاتوودا دەیخینە بەرنامەوە لەوەی لەمان کردوێت. دەستان خۆش بێت. زۆر باشە بینە سەرەوەی کە لە وێنەکان ئاشبینیمان لە دوایینە بڕوانامەیەکتان پێبەخشێت. ئەم بڕوانامەیە زۆر کار کە باسی واکەی نەگەر ئەم کەسە بێوێ لە شوێنێک دامەزێت یاخۆ کارێکی میدیایی بکە ئەمە بێتە بەشێک لە سیفەکەی لەوانەیە لەسەرەوە توانێت کاراسانی بۆ بکەن. ئێوە ئەو بڕوانامەیە بە هەموویتان بەخشی یاخۆ چەند کەسێکتان دەستنیشان کردەوەکو بیان منێ. ئەمە ئەوەی کە بەشدارە
بڕوانامەکەمان پێبەخشیوە و چونکە بە حەق خۆی دەزانێت کە 3 ڕۆژ ماندوو بووە لەگەڵمان یاخود هاتووە بەشدار بووم. دیارە و خولە بیرم چوو ببورن بە هاوبەشی لەگەڵ ناوەندی وەرز شولاوانی هاوکاری حکوومەتی هەرێم ئێمە خولەکەمان کردوتەوە کە سۆزان خان بەڕێوبەریەتی ئەوان لەگەڵ ئێمەیە بە هاوبەشی دوو خولمان کردوتەوەی خولی پێشوو ئەو خولەی ئێستاکەش و بڕوانامەکان هەموو کەسێک کە لە خولێکا بەشدار بێ پێویستە بڵێن بڕوانامەیەک یان شتێک پێبێ کە بڵێ من لەو خولەیە بەشدار بوومە جگەلەوە ئێمە لە کاتی کۆرۆناشە نەوەستاوین لەوە بڵین ئۆنلاین لەسەر دوو خولمان کردوتەوە لەسەر مەسلەی خۆپارێزی ڕۆژنامە نووسان لە بواری دیجیتال میدیایی لە هاکردن بە هاوکاری مامۆستا ئاسۆوهاب کە ڕاهێنەرێکی نێودەوڵەتیە و توانیمانە ئۆنلاین مجموعەیەکی باش ئەوانیش بەشدار بوونەوە بڕوانامەشمان پێ دەستەکانی خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ کاکجوتیار بە هیوای ئەوەی بەردەوامیتان هەبێ لە خولەکان و زۆرترین کەس بتوانێت سوود لە خوتەکانیەوە ببینێت دووبارە سپاس بامەتە بۆن زۆر سپاس کەناڵی کورسات زۆر سپاس